ئەی ژنان دەست پێشکەر بن، خەباتجێر بن، هەوڵدەن بۆ ئەوەی ئەم شوێنانە پڕکەنەوە. چەمکی ژن باوەڕی و بیرکردنەوە لە یەکسانی ژن و پیاو لە باشووری کوردستان زادەی قۆناغێکی مێژووی و سیاسی و فکری تازەیە. گرنگەکەی لەوەیە کە پەیوەندی بە فراوانترین چینی مرۆڤایەتیەوە هەیە کە ژنە. ژن بەوتەی کە دایکی نیوەی کۆمەڵ و دایکی نیوەکەی ترێتی توێژێکی بەرفراوانی سەرجەم کۆمەڵگەکانە. و کاتێک کە تونند و تیژی بەرامبەر بە ژن ئەکرێت، تونند و تیژی بەرامبەر بە سەرجەم کۆمەڵگا ئەکرێت. دیارە ئەم بابەتە لەوانەیە لای زۆرێک هێشتا نەبووێ بۆی کە بابەتێک کە خەباتی بۆ بکرێت، بەڵکو لەوانەیە شتێک بێ لە لای ئێمە لەناو میلەتی ئێمە تۆ زێرە سەرەتایە. لە هەڕێکخراوە ناوحکوومیەکانە دۆخی ژنان هەڵسەنگاندنیان بۆ کارەکان لە پێش چاوی داوە. بەڵام وەکو پرۆسەی پەروەردە ئێمە ئەتوانین بڵێن ئەم سیستمە لەوەتەی دروستکراوە، لەوەتەی پێک هاتووە، دەستا و دەست لە دەستی براوەڕێزەکانمان نابووە. و زۆرینەی چەساندنەوەکان و ناسەقامگیری پرۆسەکە ئەتوانین بگەڕێنینەوە بۆ ئەو بابەتە کە هیچ مەجالێک بە ژنان و بە کچان نەدراوە بێ لە پێشەوە لەو پرۆسەیە. من پێم باشە ئەگەر ئێمە بتوانین لە ڕێگەی بەڕێستانەوە، لە ڕێگەی ئەم دانیشتنانەوە بە زۆرترین هەنگاوەکان بنین بۆ چارەسەرکردنی ئەو توندوتیژیانە لە پرۆسی پەروەردەیە. بابەتێکی ترمان ئەوەیە کە خوێندکاران و کچان و لاوەکانمان بەدەست بابەتە دیارەکانی ئێستەوە ئەناڵێنن کە کێشانی جگەرێ و ڤەیپە و بەکارهێنانی سیستمی کۆمپیوتەریە و بەکارهێنانی تەکنەلۆژیایە بەبارێکی خراپ لەناو کۆمەڵگەیە. لە ڕاستیە چونکی لە هەمان کاتدا چونکی تەندروستی ڕۆڵێکی زۆر گەورە و باڵا دەبینێت سەبارەت بە دۆکیمەنتکردن و پشتگیرین و شکاری بۆ هەموو حاڵەتانە توندوتیژیانی کە لەلایەن سەرجەم لایەنە لێکۆڵەرەکانەوە ئاڕاستا دێت. بێگومان ئەوە ڕاستیەکی حاشاوەژنەگرە ئەم سەردەمە کە وڵاتان لە هەوڵێکی بەردەوامدان لە پێناو سەقامگیری و ئاسایشی کۆمەڵایەتی بۆ بنیادنانی کۆمەلگایەکی تەندروست. بێگومان ئێمەش لە چونکە تەندروستێکەوە هەڵبەتە ئەرکێکی قورسمان بەسەرا سەپێنراوە کە ئەرکەکانیشمان بەدەل نییە، هەروەکو هاوڵان ئاماژیان پێدا بەدەل نییە لە بوونی کەموکۆڕی هەر لە کەموکوڕەکان سەبارەت بە سەرچاوە مرۆیەکان کە پزیشک و کارمەندانی تەندروستی و ئامێر و پێداویستەکانی کە بەکاردێن بۆ جڕایکردن و جێبەجێکردنی شکارەکان تاوەکو بە ڕاپۆرتێکی دروست و بەڵگەنەویست گاتە بەردەمی داگاکان. ئامارەکانی بەرگەڕوونی توندوتیژی ئەگەر سەیری بکەین وەکو ژمارە ئەتوانم لەم ساڵ لە دوای ساڵ لە هاوێنی کوردستان بەرەوزایبوون و بەرزبوونەوە دەچێت. بەشێکی پەیوەندی بەوەیە کە بە حەقیقەت ڕێژەکانی توندوتیژی ساڵ لە دوای ساڵ زیادە بێت. بەشێکی پەیوەندی بەوەیە کە وەکو ژمارەی تۆمارکردنی سکاڵا لەلایەن ژنان و کچانی وڵاتەکەمانەوە ڕۆژ لەگەڵ ڕۆژ زیاتر بێ سکاڵەکان. ئەوەش بەشێکی پەیوەندی بەوەیە کە ئەتوانم بڵێم بەهۆی وشیاربوونەوەی زیاتری کۆمەڵگا و وشیاربوونەوەی زیاتری ژنان و کچان لە بەدەستهێنانی مافەکانیان و داواکردنی مافەکانیان لە ڕێگەی دادگاوە پەنا دەبەن بۆ تۆمارکردنی سکاڵا لە بنکەکانی پۆلیس و لە سنگەکانی بەرەنگاربوونی توندوتیژی. ئەو دوای ترشی کە پێی دەڵێم زیادبوونی ئامارەکان بەڵێ پەیوەندی بە کۆمەڵی بارودۆخی نائاسایی هەیە کە چەند ساڵێکە لە هەرێمی کوردستان گوزەر دەکات. یەک لەوانە مەسەلەی ئەو ڕۆژە خراپبوونە ئارامەیە کە ئێستا هەرێمی کوردستانی بێتوێتەوە چ لەوەی بارودۆخی سیاسی تێکچوونی ئاشتەوایی نێوان حیزبەکان لە هەرێمی کوردستان، تێکچوونی بارودۆخی حکوومەت خۆی کە تا ئێستا بەداخەوە ئەتوانم بڵێم نەمانتوانیوە حکومدارێتێکی ڕاستەقینەی بێخەوشی بێ گرفت ئەنجام بدەین لە هەرێمی کوردستاندا کە بتوانێت حکوومەتەکە حکوومەتی هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان بێت و لە نەرایەتی هەموو خەڵک بکات.
تێکچوونی ئەو بارودۆخە سیاسیە ڕەنگدانەوەی لەسەر کێشە کۆمەڵایەتیەکان هەیە، کاریگەری لەسەر تێکچوونی ئاشتەوایی هەیە، ئاشتەوایی کۆمەڵایەتی هەیە لەناو کۆمەڵگەکەی ئێمەیە.